وشەی پرسی یەکەمیان وەیە واتە لەکوێ ئەگەر بە وشەیە پرسیار کراوە لە کاتی وەڵامدانەوەی پرسیارەکەدا پرسیارەکە ڕێک دەخینەوە بە پێی یاسای گشتی کە لێرە یاسای گشتیەکە دراوە و ئاڵکارێکی شوێنی دێن ئاڵکارە شوێنێکان لە پرسیارەکەیدا لە پاسەکەیدا بە زۆری بە دوایەکی لە وشانەدا دێن in at to over own near next to close to outside inside by لەگەڵ noun place واتە ناوی شوێنێکمان هەیە و بە زۆربەی کات ناوی شوێن ئاڵکاری شوێنی دەکەوێتە بەشی کۆتایی ڕستەکەی ئەگەر سەیری کەوتن وانە بکەین where did the man hide the gold پیاوەکە زێڕەکەی لەکوێ شاردەوە یەکەم جار سەبجەکتەکە دەنووسینەوە the man did auxiliary verb وەکتمان ئەگەر didمان هەبێ نانووسرێتەوە کردداری سەرەکی دەنووسین hide ئەگەر ڕابردووەکەی بنووسینە بەرەوەی didمانە بۆ پێویستە ڕابردووەکەی بنووسینە بێتە hid تاواکەرەکەی دەنووسینەوە the gold the man hid the gold پیاوەکە زێڕەکەی شاردەوە دەکرێت لە پاسەکەی دەنووسرابێ in a ditch لە ناو چاڵێکدا دەکرێت نووسرابێ near the bridge لە نزیک پردەکە ئەگەر وشەی in a ditch لە کۆتایی نەدرابێت لە ناو پاسەکەیدا واتە لە دوای کردارەکەی ئەوە نەبێت ئەوە تەماشا ڕستەیەک پێشتر دەکەین دەکرێت لە ڕستەکەی پێشتردا ئاڵکارە شوێنیەکەمان هەبێت نمونەی دووەمیان where was he going after finishing his work ئەو بۆ کوێ دەڕۆیشت دوای تەواوکردنی کارەکەی یەکەم لێرەدا ڕستەیەکی لێکدراومان هەیە کە where was he going بۆ کوێ دەڕۆیشت پرسیارەکە لەو بەشەی کراوە after finishing his work دوای تەواوکردنی کارەکەی after finishing his work هیچ پرسیارێکی تێدا نییە واتە دەیهێن لە سەرەتا دەینووسینەوە after finishing his work سەبجەکتەکە دەنووسینەوە he auxiliary verbەکە was کردداری سەرەکی going to لەبەرەوەی بەوەیە پرسیار کراوە پێویستە ئاڵکارێکی شوێنی بنووسین وەمە دەڵێن he was going to the small cottage ئەو دەڕۆیشت بۆ کەپرا بچووکەکە دەتوانین دەکرێت نووسرابێت لە پاسەکەیدا he was going to the village ئەو دەڕۆیشت بۆ لادێیەکە he was going to school ئەو دەڕۆیشت بۆ قوتابخانە لێرەدا بە هەمان شێوە ئەگەر لە دوای کردداری going to یان going ناوی شوێنەکەی نەدرابێ یان جێناوێک درابێت ئەمە پێویستە ناوی بنووسین لەوەرە پرسیار لە ناوی شوێن دەکا تەماشا ڕستەکانی پێشخۆی دەکەین یان ڕستەیەک یان دووڕستە پێشخۆی لەوێدا ئاڵکار شوێنەکەمان دەست دەکەوێت